بەهۆی فیلمی بەرازیلیا شینەکە و تەعۆی بەستە پیازە کێشە دروست دەبێت. خانەوادەی تەعۆ نیگەران و سکاڵایان تۆمار کرد، دەرهێنەری فیلمەکەش هاتە دەنگ و وەڵامی هەیە. ماوەی زیاتر لە مانگێکە فیلمی بەرازیلیا شینەکە بۆتە باسی ڕۆژ و کارەکتەری سەرەکی فیلمەکە گەنجێکی هەولێرە کە لە سەدەی ڕابردوو لە نێو سەنتەری شار کاری مافیایی دەکات و گروپێکی دروست کردووە. فیلمەکە بە شێوەیەکی نەڕاستەوخۆ پێناسەی تەعۆی بەستە پیازە دەکات و ئەمەش خانەوادەکەی نیگەران کردووە و سکاڵای یاساییان لە دژی دەرهێنەری فیلمەکە تۆمار کردووە. لە کۆتایی ساڵی هەشتاکان تا ناوەڕاستی نەوەدەکانی سەدەی ڕابردوو گەنجێکی هەولێر بە ناوی تەحسین موحسین کە لە گەڕەکی بەستە پیازەدا دەنیشت بوو بە خاوەن ناوێکی دیار و درەوشاوە. ئەو گەنجە لایەک لە ڕوومەتی کوترا بوو، هەموو کات چەکێکی کلاشینکۆف یان خۆت 75ەکی بەشانەوە بوو، غەدر و ناحەقی لە هیچ کەسێک قبول نەدەکرد. زۆرینەی کات بە شار دەهات و ئۆتۆمبیلێکی بەرازیلی سووری هەبوو. دواتر بە تەعۆی بەستە پیازە لای هەولێریەکان بوو بە ناوێکی دیار و ناسراو. لەم ساڵدا فیلمێکی سینەمایی کوردی بە ناوی بەرازیلیا شینەکە بەرهەم هاتوو تا ئێستا هەزاران کەس لە سینەما بینەری بووە و فیلمەکە بۆتە بابەتێکی گەرمی گفتوگۆ ئامێز و کاردانەوەی فراوانی هەبوو، چونکە بە نەڕاستەوخۆ باس لە تەعۆی بەستە پیازە دەکات. خانەوادەکەیشی دوای بینینی فیلمەکە لە دادگای هەولێر سکاڵای یاساییان لە دژی دەرهێنەری ئەو فیلمە تۆمار کرد، چونکە وەک تەحسین موحسین یان تەعۆی بەستە پیازە وەک خاوەن گروپێکی مافیایی و کەسێکی مەترسیدار وێنە کراوە. مخلیس موحسین ناسراو بە مخۆ بەستە پیازە برای تەعۆی بەستە پیازە لە میدیاکان دەرکەوت و ڕایگەیاند. ئەوەی لە فیلمەکە نیشان دراوە دوورە لە کار و پیشەی تەعۆی برام، چونکە ئەو کەسێکی باش بوو، برازیلەکەی سوور بوو نەکشین، هەرگیز پیا و خراپ و مافیا نەبووە، ڕاستە چەکدار بوو، بەڵام زیانی بۆ خەڵک نەبوو. ئەو دەویست تۆڵەی براکەمان بکاتەوە کە لە سوڵحی عەشایری کوژرا بوو. ئەم فیلما ئێمەی تووشی شۆک کردووە و بەم شێوەیە نییە کە دەرهێنەرەکەی سەرەتا پرسی پێکردین و ڕاستیان لەگەڵمان نەگوت، بۆیە ناڕازین و سکاڵامان تۆمار کردووە. لەلایەکی ترەوە دەرهێنەری فیلمی بەرازیلیا شینەکە وەڵامی برای تەعۆی بەستە پیازە دەداتەوە کە لەو فیلمەدا بە هیچ شێوەیەک باسی تەعۆ نەکراوە و نەمانویستووە لەسەر ئەو ئیش بکەین، بەڵکو تەنیا باسی گروپێکی مافیاییمان کردووە کە گروپێکی گەنجی شەڕانینە و لە کۆتاییەکانی سەدەی ڕابردوو لە هەولێر ژیاون.